بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی ماوە بەسەر چوو هێرم ئەمڕۆ سەردانی بەغدای کردو لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق هەروەها کۆمەڵێک بەرپرسی دیکەی لایەنە سیاسیەکان لە عێراق کۆبوونەوەی ئەنجامدا باز لە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کاوە لە بەرنامەی ڕۆخسەرە سەردانەکەی مەسرور بارزانی بۆ بەغداد و پرسی دواکەوتنی موچەی هێزە ئەمنیەکان و ئایا پرسی بە بانکیکردنیش چۆتە پێشەوە و سەبارەت بە شتەکانی یاسایی بودجەش قسەی لەسەر دەکەین ئەم پرسیان لەگەڵ بەڕێز کارۆن یاروەیس ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق لە فراکسیۆنی هیتی نیشتیمانی قسەی لەسەر دەکەین. کاکەروان بەخێرن سوپاسیان بەدەوام سوپاس دەکەین سەرتا سەبارەت بە سەردانەکەی مەسرور بارزانی ئەوەندەی کە بەڕێز ئاگاداربی پەیوەندی بە چیەوەیە و ئایا پەیوەندی بە پرسی موچە و بە بانکیکردنەوە هەیە کە پێشتر هۆشداری درابوو لە بەغدا وەرە سەرم پرسە؟ ولا ڕاستیە ئەم سەردانەی سەرۆکی حکوومەت و سەردانەکانی تری وەفدەکانی حکوومەت و تایبەتی وەفدە تەکنیکەکەی کە بۆ مەسەلەی مالیەتن پەیوەندی بە تەواوکردنی ئەو ڕێکارانەوە هەیە کە لە دوای قەراری محکەمەی ئیتیحادی بۆ تەوتینی موچە و بۆ چارەسەرکردنی کێشەکان هاتۆتە ئاراوە. دیارێکێک لە کێشەکان مەسەلەی بودجەیە موچەی و تەوتینە ئەبێمە قەرارێک لاکەرەوەی لەسەر بدرێت چونکەوە ئەوەی ئێمە زای حکوومەتی عێراقی زەختێکی زۆری لەسەر تایبەتی لەلایەن محکەمەی ئیتیحادی و محکەمە پێ وایە کە کەم تەرخەمیەکەی لەوەی کە تەوتین نەکراوە تا ئێستا ئەمە لە لایەکی مەسەلەی انتخاباتە پەیوەندی بە انتخاباتەوەیە کە بێ وادێکی تازە بۆ انتخابات دیاری بکرێت چونکە بەڕێز سوودانی خۆی یەک دوو جار ڕاستەخۆ با بڵێ لەم قەزەیە بە تایبەتی کە مەسەلەی دواخستنی هەڵبژاردناتە ئاراوە تەدەخولی کردووە. یعنی ئێمە بێ من هەر لە بەرنامەی جنابەت و پێشتری ژووتم ئەبێ ئەمە زۆر تەبیعی وەریگرین وەفدی ئێمە بچێتە بەغا ڕۆژانە بچێ هەر کاتێ پێویست بێت چونکە ئێمە بەشێکی لە عێراق بەشێکی لە چوارچێوەی دەوڵەتی فدراڵی عێراق وەکو هەرێمێکی فدراڵی ئاساییە یعنی هەر کات پێویست بێ سەرۆکی حکوومەت بڕاتە بەغا لایەنەکان بڕۆنە بەغداد. بەڵام پێشتر جەوێک دروست کرابوو وەکەوەی کە ئێمە دوو دەوڵەتی جیابین و کرابوو بە عیبە کە وەفد لە هەرێمە بچێتە بەغا باشە ئێستا خۆشبەختانە پەیوەندەکان ئاسایی بۆتەوە و سەردانی وەفدەکان بۆ بەغا بە تایبەتی حکوومەت بۆ بە سەردانێکی ئاسایی لە ڕاستی ئەمە دیوە نۆرماڵەکەیەتی من پێم وایە کە ئەمە دیوە ئاسایەکەیەتی بڵێ ئێمە مادام بەشێکی لە عێراق بە پێی دەستور بەشێکی لە دەوڵەتی فدراڵی عێراق و کێشەمان لەگەڵ عێراقا هەیە باشترین بژاردە گفتوگۆی سیاسی و مفاوەزاتە لەسەر بنەمای دەستور و لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنانەی کە ئێمە لەگەڵ عێراقا هەرێم و عێراق کردویانە ئەمە ڕێگە چارە ڕاستەقینەکەی چونکە ڕێگە چارەکانی تر لە ڕابردوو تاقی کرایەوە تەنها کێشەکانی قوڵکردەوە تەنها خەڵکی عەزیەدا لە ڕاستیە. باش سەبارەت بە دواکەوتنی موچەی هێزە ئەمنیەکان زۆر دواکەوت تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە چکەوە پێشبین دەکرا ئەم هەفتەیە بنێردرێت بۆچی دووبارە نێردرا؟ خۆی کۆتایی هەفتەی ڕابردوو تەدقیق تەواو بوو هێزە ئەمنیەکان گرفتێک هەبوو لە سەرەتاوە کە محکەمەی ئیتیحادی قەراریدا کە عێراق معاش بداوە تەوتین بکرێ عێراق ئەو بداوای قایمەی هەموو وەزارەتەکانی کرد. حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لیستی موچەی وەزارەتە مەدەنیەکانی نیارد پێشمەرگە ناوخۆ ئەنجومەنی یاساییشی نەنارد بەعتیباری ئەوەی ئەمانە مؤسساتی هەستیارن نابێ ناوەکەیان بچێتە بەغا چونکە ئەم ناوە ئەم معلوماتانە زۆر ئاسانە دزە بکە و ناشکرێ مؤسسەیەکی ئەمنی مخابەراتی لە پڕە لە ڕێی قورسێکەوە سیدیەکەوە فلاش میمۆریەکەوە هەموو داتاکانی دزە بکە بۆ مخابەراتی ئەم وڵاتە وڵات بەعتیباریەوەی کە عێراق خەڵقی ئەمنی و مخابەراتی زۆرتیایە. ئەمە کێشەی دروست کرد لە بیرتان بێ مەعاشی دەستگا بابڵە وەزارەتە مەدەنیەکان هادی ئەمنی و پێشمەرگە و ناوەخۆ دواکەوت بەهۆی دواکەوتنیەوە حکوومەتی هەرێم وتی من مەعاش تەوزیع ناکەم تاوانش نییە. ئەوە بوو بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بێ عێراق رازی بوو کە قایمەکە بێت ئەوە نایز بەس میزانی مراجعە بنێرن میزانی مراجعە ئەوەیە بڵێ من پێویستی بەونە پارەم بەرێ بۆ معاشی ئەم سێ وەزار ئەم دوو وەزارەت و ئەنجومەنە یعنی ناو نەنێری لیستی موچە نەنێری ئەو بۆ عێراق زۆر پێداگر بوو
سەرنجام لەسەرەوە ڕێکەوتن کۆد بە کۆد بینێرن بۆی کەشف نەبێ کۆدی بایۆمەتری یا هەر کۆدێکی تر مثل لە جیاتی ئەوەی ناوی سیانی ئاسایشێک پێشمەرگەیەک بنووسێ کۆدێک لە جای ناوەکەی چووە ئەم کۆدە لای وەزارەتی پێشمەرگە هەیە لای ئەنجومەنی ئاسایش هەیە لای وەزارەتی ناوخۆشەیە قایمەکە دێتەوە زانێ معاشی ئەم کۆدە فڵان کەسە ئەمە وەک شێوەیەکی کاتی بوو عێراق ئێستا ئەڵێ نەخێر ئەبێ ئەم وەزارەتانش وەک وەزارەتەکانی تر تەوتین بکرێ قایمەکەمان بۆ بنێرن حکوومەت ئێرەم تا ئێستا ڕازی نییە لە ڕاستی ئەمە دوو دیوە دیوێکی عێراق لەسەر حەقە ئەبێ قایمەی بۆ بنێری قایمەی پێشمەرگە چونکە جێیش لە کاک حەکیم نەموو دنیا شتێ شاراوە نییە تعیناتی جێش لە عێراق بە ئەلکترۆنی خەڵناوە نووسیە بە ئەلکترۆنی ناوەکەی دێتەوە لە ئینتەرنێت ئەمە شتێکی مؤسسەیەکی وەتەنیە جێش طبیعیە خەڵک یعنی ناوەکەی بزانێ ناوی هەبێت تەوتین بکرێ ئەمە طبیعیە وەزارەتی ناوخۆ طبیعیە پۆلیسی چالەکە مەدینەکان پۆلیسی نەوت و گاز پۆلیسی ئەتفا بەرگری فریاکەوتن زێرەڤانی پۆلیسی دارستان ئەمە چی نهێنێکی تایە چی ئەسیارێکی ئەمری قەومی تیانەی دەی بەڵام دیوە ڕاستەکە بۆ حکوومەت هێرم کە حەقێتی ڕاستەکە حکوومەت هێرم نابێ ئەنجومەنی ئاسایش بنێری نابێ هیچ دەستگا هەواڵگریەکان بنێری چونکە مە عێراقە ئەم قورسەی ئەنێری ناوی هەموو متەسبینی دەستگای زانێری دەستگای پاراستنی تایە ئەنجومەنی ئاسایشی تایە دژە تیرۆری تایە احتیمال ئێوەدانە ئەم قورسە بە کلیکێک لە کۆمپیوتەرەکە بنێردێ بۆ شوێنێکی تر خەرق بێ بەس لە کوردستانیش خۆڕەنگەم کێشەی هەبێ غەرەکردنی زانیاری و کاک حەکیم ئەگەر تەنها ئەنجومەنی ئاسایش بە کۆد بنێردنێ ئەمە ناکاتە 300 کۆی موچە لە ویستی کە بۆ بەغدان نات 8,000 بوو 8,000 لە کۆی ملیۆنێک و لە کۆی 332,000 هێزیەمنی لە کۆی گشتی موچە چەندەکە یعنی ناکاتە 100 ئەمە تەبیعیە تەسەکم عێراقیش ئستعابی ئەوە بکە بەڵام تۆ 350,000 ناونە نێری ئاسایش 33,000 عێراق ئستعابی ناکە چونکە دوێنێەوە تەسریحێکی کاک جەباریاوەرم بینی ئەڵێ لە هەرێمی کوردستانیش قایمەی موچە ناچێتە وەزارەتی ناوخۆ ناچێتە وەزارەتی دارایی ناچێتە وەزارەتی دارایی لە عێراقا لە عێراق ئێستا باسی حەشدی شعبیەکەن بەنظام حەشدی شعبیکی کارتی پێە یەکێکی کارتی پێبێ کارتی بانکی پێبێ یعنی ئەژماری بۆ کراوەتەوە ئەژماری بۆ کرابێتەوە یعنی ئەبێ هەموو معلوماتەکانی چوو بێ ئیساخی تەسکەرە ئیساخی کارتی زانیاری دوو ڕسمی نوسخەیە پاسەپۆرتەکەی ئەبێت چوو بێ ئەجا ئەژمارت بۆ کەنەوە لەبەرەوە تەبیعیە بەڵام نازان مایە بۆ ئەمنی وەتەنی بۆ مخابراتی عێراقی تەوتین کراون یاخودنا من خۆم گوێم لە بەڕێ سوودانی بۆ ئێمە بینیمان وتی من نووسینگەکەی خۆشم تەوتین کراوە وتی لە عێراق شوێنێک نییە تەوتین نەکرابێ ئەمە ئەم کێشەیە بێت چارەسەر بکرێ ئەم کێشەیە نابێ بمێنێتەوە لەبەر ژمارەیەک با بڵێن فەرمانبەر ژمارەیەکی زۆر بکەی بە قوربانی باش بەس ئێستا هیچ جوادێکێ بۆ نردنی موچەی و هێزە ئەمنیانە ئەوە ئەم هەفتەیە باتەیە لە ڕاستی دەبوو هاتوێ ئەنی کێشەکە ئەوەندەی کە بە ڕێزاگەداربی کۆتایی هاتووە کۆتایی هاتووە تەدقیق تاوا بوو ڕێکەوتبوونە مانگەشە بە کۆد بینێرن هەفتەی ڕابردوو تەدقیق تاوا بوو چاوەڕێی وەزیری مالیە بوون بێتەوە ڕۆژی یەکشەمە هاتەوە دەوام بەڵام دیارە تا ئێستا ئیمزای نەکردووە بە بەیانووی ئەوەی ئەڵەن تەدقیق تاوا نەبووە بەڵام من تەسەوڕەکەم ئەمە بیانوو بێ لە ناردنی فشارە ئەنە فشارە لە حکوومەتی هەرێم بکەن ناوەکان تەسلیم بکە بەس ئەوانیش ڕەتیان کردوێتەوە وایە تا ئەوەندەی کە بەڕێزداگەداربی ڕەتیان کردوێتەوە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت چۆتە بەغا لەسەر چی ڕێکەوتون ڕێک نەکەوتون باش دڵنیامێکێک لە تەوەرە گرنگەکانی سەردان و کۆبنەوەکەی ئەوە بوو وەکو بندیوار چکە بازەکە پەیوەندی بە من دیوارە بیاخود باسی هێزەکانی دەروی هەرێم دەکرێت ژمارەیان دیارە چەندن هێزەکانی ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستانە پارتیەکانی دیکەی هەرێ بڵین کوردستان کاک حەکیمێکێک لە شتە خراپەکان کە ئێمە لە دوای 92 با بڵێن دوای تەشکیلی حکوومەت و پەرلەمانەوە کردمان هێزی پێشمەرگەمان خزانە ناو هەموو سراعاتەکانەوە شەڕی ناوخۆ سراعاتی حزبی یەکێک لای ئێمە وازە هێنیە لە هەولێر فەوجی بۆ ئەکەنەوە بێویش عنوانێکی هەبێ برادرەیەک مەسەلەن وازە هێنێ لای ئێمە عاجزە بێ ئەچێت لە هەولێر فەوجێکی بۆ ئەکەنەوە یەکێک لە گوندەکەی خۆی دانیشتووە هێزی بۆ دروستەکەن ئەمانە هەم ناوبانگی پێشمەرگەی لەکەدار کرد و هەم ئەمانە بوون بە هۆکاری ئەوەی پێشمەرگە نەبێ بە سوپایەکی نیشتیمانی هەر لەو جوغزە بسوڕێتەوە کە بۆ سیراحاتی
حزبی بەکار بهێنرێ زۆر جار پێشمەرگە و امتیاز بەکارهێنرا وەرە ببە بە فڵان حزب ئەو نە پێشمەرگەت بۆ تەعینەکەم وەرە پەیوەندی بکە بە منەوە ئەو نە حیمایەت بۆ ئەدانم کاکە خەڵکێ لەو بازارە سوڕێتەوە خەڵ نایناسی 15 حیمایی هەیە لە ماڵە دوێنێ کاک جەباریاوەر ئەمیداری پێشووی وەزارەتی پێشمەرگەڵە 630,000 پاسەوانەیە لە هەرێمی کوردستان حیمایە والله من خەڵکە ناسم 12 حیمایی هەیە بە حیاتی یە کەسم لەگەڵا نەبینیوە و بە حیاتی ژیانی لە مەترسیان نەبووە ئێ باش ئەمە 12 حیمایەت لایە جاروە هەیە منە ڕۆمە دائیرەیەک کێشەیانێ حرەسێکیانێ دائیرەیەک جاروایە چمە دائیرەیەک کێشەیانێ دائیرەیەکی گەورە سایقێکیان نییە کێشەی میلاکیان نییە ئەچی کە خەڵکیشێ 15 حیمای لایە خەڵکی 50 لایە خەڵکی ئەوەی لایە نە لە باخەکەی ڕێبێت و نە لە بەردەرگایان نە لەگەڵ دەرەچن ئەمە ئەبێ حل بکرێ ئەمە بێ حل بکرێ کاک حەکیم ئێمە شەڕی داعشمان لەبیرە باش والله من لە دوسێ جار بۆ سەردان ئەچوو بۆ جەلەولاوە بۆ منتەقەی گەرمیان والله جار وا هەبوو لیوای وا هەبوو بە میلاک 2000 پێشمەرگەی هەبوو کە داوای پێشمەرگیان لێ کرد 500 پێشمەرگەی فعلی نەبوو ئەجا دایمە قسەیەکی ئامرلیوایەکەیە کە پێشمەرگەیەکی دیێرینە بە تەمەنە ئەڵێ کە داوای ناوی لێکەن ئەڵێن چەند پێشمەرگە دەیە ئەڵێ بۆ شەڕ یا بۆ معاش ئەگەر بۆ معاش بێ ئەڵێ زۆر بێ بۆ شەڕ کەم ئەمە بێ عیلاج بکرێ لە ڕاستیە ئەمە زوڵمە لە پێشمەرگە لە ناوی پێشمەرگە فەرمو ئەمە بۆ بەهۆیەوەی کە معاشی پێشمەرگەی بەدبەخت ئاسایشی بەدبەخت کە شەو ڕۆژ لە سەیتەرەکانایە لە مەفرەزەیە سەر و ماڵی خەڵکە پارێزن 50 ڕۆژە معاشیان وەرنەگرتووە ئەمانە بۆ باجی کۆمەڵی خەڵک بدن کە بندیوارن ئەمە بێ عیلاج بکرێ کێشەیەکی تر کردنەوەی هێزە بۆ بەرایانمان لە ڕۆژ ئاوا بۆ ئەنە کەسە کە هێزی ڕۆژ کرایە و 5,000 کەس بسەڵەن زیاترە و هەندێک هێز بۆ هێزەکانی ڕۆژهەڵات کرانەوە ئەمە یەکێک بوو لە ئەمە شنگاوکی زۆر غەڵەت بوو لە ڕاستیە ئەم هێزانە کرایەوە بۆ تەدەخڵکردن بوو لە کێشەی ناوخۆیی ڕۆژئاوای کوردستان ئەم هێزانە کرایە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ نفوسی ئەم حزب و ئەو حزب و بەشێکیشیان لە کارتومارتیان بۆ دروست کراوە لە انتخاباتە بەکارهێنران کارتی تەزویریان بۆ دروست کرا بوو دەنگیانەدا هێزی ڕۆژئاوا بووە هێزی ڕۆژهەڵات بووە ئێمە هیچ جیاوازێک نابین لە نێوان هەموو پارچەکانی کوردستانە ڕەنگە تاکە هێز کە دەست پێش خەر بوو بێ دەست هەم لە ڕووی خەباتی شۆڕژگێڕیوە لە ڕووی چەک و مەشقەوە هاوکاری هێز پارچەکانی تری کرد بێ یەکێتی بێ لە ڕووی خەباتی سیاسی و حلی دیموکراسیشەوە هەر یەکێتی بووە ئەمە هەنگاوێکی خراپ بوو کە کرا حکوومەتی هەرێم پارتی کردی ئەمە یەکێتی نەیکردو هێز بۆ کردوونە بە هیچ شێوەیەک دەڵێن بۆ خانەنشینی ئێرانی شەیە یەکێتی نەیکردووە دەڵێن خانەنشینی تورکیە سووری هەیە نا ئەوە نەکراوە ماعەدا ژمارەیەکی زۆر دەگمەن و کەم کاتی خۆی وەکو ڕێزلێنانێک ئەوش بۆ خەڵکە با بڵێن چەکدارەکان نەکراوە مەسەلەن هونەرمەندێک هەبووە مەسەلەن ڕووناکبیرێک هەبووە لێرە بووە لەگەڵمانە بووە هەڵوێستی هەبووە وەزن خراپ بووە ڕەنگە ڕێزلێنانێکی تەقاعودێکی بۆ کرابێ لەسەر هەرێم یەکێتی لەسەر خۆی کردبێتی بەڵام یەکێتی هێزی دروست کرد بێ نەخێر ئێمە غەڵەتەکەمان چی بوو وەکو بڵێن هەرێمی کوردستان لە جیاتیەوەی هێز دروستکەین بۆم پارچانە وایە لە ڕووی سیاسی و هاوکاریان بین هاوکاریان بین بۆی کێشە ناخۆیەکانیان چارەسەرکەین یەک گردوو بن بەڵێن کوردی ڕۆژئاوا کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات هاوکاریان بین بۆی لە ڕووی سیاسی و عێراقەوەندێک کە بەڕێز ئاگاداری بینی ئاگاداری ئەم پرسن ینی چەند هێزی دەرەکی لارێ خۆی ئاگادار عێراق بوور دەکارێکان نەزانی عێراق بە هەموو کەم و کورسەکانی و دەوڵەتە مؤسساتی هەواڵگیری هەیە معلوماتی هەیە و ئەعلامی کوردیش سوسیال میدیای کوردیش کوردیش فلترێکی نییە ئەم شتێ بڵاوە بێتەوە عێراق بە ئاسانی ئەم معلوماتانەی دەسەکەوێت و تەسەوڕکەی عێراق هێزێکی 5,000 کەسی دروست بکرێ نەیزانێ هێزی تر دروست کرابێ نەزانرێ ینی ئەم هێزانەی ڕۆژ هەڵات لە پردیە بوون چەند جارێک لێیاندرا ینی لە دیوی عێراقەوە لێیانەدراو ما بڵێن بە درۆن لێیانەدراو بە کاتوێشا ئەو کە معلوماتی هەبێت لە چ شوێنێکە و لێی بات من معلومات شەیە کە معاش و شتی لەسەر کوێ باش بەس ئێستا دەبێت بۆ لێ داهاتی ناوخۆ بۆ نموچەی ئەم هێزە ئەمنیانە نەدرێت تاوەکو بۆ نمونە ناکرێمە بکرێ یاخود چاوەڕێی چین
چونکە ئێستا موچەی لیستی بڵێن لیستی مانگی پێنج خۆ لە بەغدا موچە دابەش کراوە تا ئێستا بڵێن نەنێردراوە بۆ لیستی موچەش نەنێردراوەی مەدەنیەکەش خۆ یەک کێشەمانەیە ئێمە ئێستا بەغداد کۆتایی هێنا بە مەعاشی مانگی پێنج لەوێ تەواو بووە بەڵێ عێراق عادەتەن عێراق لە 20 مانگەوە دەست پێکە باش تۆ یەک کێشەتێ تۆ بۆی عێراق معاشی مانگی داهاتوت بداتێ ئەبێ میزانەی مراجعی مانگی ڕابردوو بنێری بۆی ئەیسە تۆ هی مانگی پێنج هی هێزەکانی ناوخۆت وەرنەگردووە هی پێشمەرگە و ئاسایشت وەرنەگردووە کەوت وەرنەگردی بێت چۆن میزانی مراجعە ئەدەیتەوە بە عێراق بڵێ کاکە مانگی ڕابردوو 950 ملیارم لێت وەرگرت ئەمە میزانی مراجعەکەم بە معاشەکەم وا تەوزیع کردووە بۆ ئەویش معاشی مانگی داهاتوت داتێ چونکە تۆ هەتا معاشی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش وەرنەگری ناتوانانی میزانی مراجعە بدەیتەوە بە وەزارەتی مالیەی عێراق ئەمە یەکێک لە کێشەکان بۆ لایانی مەدەنی ئەوەی داخەر بێ بە یەکەوە بینێری وەزارەتی مالیە بێ هەمووی بە یەکەوە بنێری چونکە ئێمە هەتا قایمەی معاش دەچێ لە هەرێم کە ئەچێت لێرە وردبینێکێکریە هەرێم قایمە ئەبەسێت لە عێراقیش دیوانی چاودێری دارایی عێراق وردبینێکێکە تا وردبینی تاو نەبێ عێراق تەمویلی معاش ناکە وە مانگی ڕابردوو کە تەخیر بوو لە ڕاستیە کێشەکەی ئەمە نەبوو کێشەکەی ئەوە بوو عێراق ویسی زەختێ لە هەرێم کە بۆ دووشت داهاتی ناخۆی تەسلیمکە دەست و بردکە لە تەوتین داهاتی ناخۆیی ئەم هەفتەیە ڕقمێکی حسابی لە بانکی مرکزی عێراق کرایەوە هەرێم هەندێک پارەی خستە سەری مانگی شوبات کە هیچ نییەوە و مەسەلەی تەوتینیش لێک تێگەیشتنیەکەیە پێرێک کۆبوونەوەیکی یەکلاکەرەوە کرابوو بەڕێز سوودانی لەگەڵ بانکی مرکزی و ڕاوێژکارەکانی خۆی و بانکە ئەتیحادیەکان ئەمڕۆژ سەرۆکی حکومەت هەتمەنە مۆزوع باس کراوە یەکێک لە مۆزوع گرگەکان مەسەلەی تەوتین ڕەنگە وردە بکەوێتە سەر ڕێچکەی خۆی ئەم دوو کێشەیە چارەسەرە بێ بەس کێشەی هێزە ناخۆیەکان و پێشمەرگەمان ئەگەر ئێستا موچەی هێزەمنیەکان دواب بکەوە دەکات نیستی موچەی مانگی پێنجی موچە خۆرانیش دواتر بکەوێت ئەی تەبعەن ئێستا تۆ مەسەلەن موچەی مانگی داهاتوە نێریتەوە هێشتایی مانگی ئێستای پێشمەرگە و ناخۆ ئاسایشت وەرنەگرت چۆن جارێکتر موچەی قایمەی ئەوان و میزانی مراجعە نێریتەوە ئێستا ئێمە ئەوەی کە ڕوونە مەسەلەی تەوتینی خەریکە ڕێچکەی خۆی وەرەگرێ چی تازە هەیە لەبارەی بۆ نمونە ئایا بەپێی برارەکەی دادگای فدراڵی هەرێم چۆتە پێشەوە چووکە کات بە فیرۆدانێکی زۆر هەبوو لەم پرسە چونەتە پێشەوە ئەوەندەی کە بەڕێزداگەدار ڕێککەوتون قەرارێک بدەن کوردوەتەنی نەشیش بسووتێ نەکەمە هەم هەژماری منی تیاابێ بەڵام بە ڕێژەیەکی کەم و بەشە زۆرەکە بدرێ بە TBI کە ماوە ئەم پرۆسی لەگەڵ TBIە زۆر بە خاویەچی لە ڕاستیە چووکە کاک حەکیم تۆ بێنێ بەرچاو خۆت ڕۆژی با بڵێن 1500 مۆزەف ناوی مۆزەف وەزارەتی مالیەیدا بە TBI ئەی نێرێ بۆیان ئەی نێرێ بۆیان ئەمە ئەم داتایانە بێ هەمووی داخل بکرێت لە TBI باشە دوایی ئەبێ بۆ کردنەوەی ئەژمارەکە و بۆ وەرگردنەوەی کارتەکەی کول مۆزەفێک هەموو مۆزەفێک ئەبێ مەراجعی TBI کە بۆ ئەوەی ساخی تەسکەرە و جنسیە و ڕسم و خۆی پەنجەمۆر ئەوانە بکە کارتەکەی وەربگرێتەوە حسابەکەی وەربگرێتەوە باش ئەم عەمەلەیە بێنە بەرچاوی خۆت مەسەلەن لە سلێمانی TBI یەک فەرعی هەیە ئەتوانێت بە یەک فەرعەوە بکە بەس باز دوو ڕێگەیەکی تیشان دۆزی بێتەوە لە ڕێگەی بەشی ژمێریاری بڵین فەرمانگەکان موچەخۆرەکە لەوێ بڵین زانیاری شتەکان بکە و پەنجەمە و ڕشتەکان نا ئەوە ئەبێ لە بانکەکە بیکە دوو ڕێگاش دەکرێن هەمەوەی کە بەڕێزت بۆ وەرگردنەوەی معاشەکە بۆ وەرگردنەوەکەی لەجێ ئەم جیهازەگەر ئەیتیئێمەکە ئەگەر کەم بێ ئەتوانی مەرفەزەکان دانەی مەرفەزەیە نووسینگەیە ئەچی وەرێگری بە 5000 معاشەکە تەداتێ یا لە ملیۆنێک چنێکە بڕێ یا لە 100,000 چنێکە بڕێ ئەمە ئەتوانی مەسەلەن ئەمە بەڵام بۆ ئایتیئێمەکە جیهازەکە دابدرێەوە بۆ تیبێ ئێستا هیچ ئەیتیئێمێکی داناوە جگە لە بڵێ هەندێک شوێ بانک فەرعی بڵێن لقی هەیە ئەخر ئەوەی کە پێشتر هەبووە بۆچی ڕێکەوتنێک دەبێت بەر بڵاوتر بێ ئەوەی پێشتر هەبووە بۆ مۆژمانەیەکی کەمی مۆزەف بۆ کە معاشێ لەسەر عێراق و ڕقم حسابیان نەبوو ئێستا تۆ تقریبا 180 ئەگەر بەم ئینە بێ 180 بۆ 75 موچەخۆری هەرێمی کورسان ئەژمارەکەی کەوێتە سەر TBI یعنی لە شارێکی وەکو کەلار کە نفوسەکەی تقریبا 300,000 کەسە
TBI تا هیچ فەرعێکی نییە، هیچ جیازێکی ITM نییە. چۆن ڕقم حسابیەکەیتەوە لەوێ و چۆن دوابین جیازەکاندانی و ئالەتی تەوزیعکردنی پارەکە چۆن پارەکە تەوزیعەکەی سەر مانگ ئەم جیازانەوێ پارەی تیا بکەی بۆی خەڵک پارەکە ڕاکێشێ. مەسەرەن ئەم مەنتەقە بەرفراوانەی سلێمانی بۆ نمونەوە لێرەوە ئاخر مەنتەقە تا کفریەچی لێرەوە ئاخر مەنتەقەش تا قڵاتزیە و مەنتەقەی ڕانیە و تا نزیک سنووری قەندیلەچی ئەبێ ئەمە ناحێ بە ناحێ قەزا بە قازا ئەو جیازانەی کە هەیە پارە بەی پارەی تیاکەی تعبیەکەی پارەی تیاکەی جیازەکە خەڵک پارە ڕاکێش. باشە مە چۆن لە ڕووی فەنیوە چۆن تەوزیعەکەی لە ڕووی ئەمنیوە چۆن ئەم سیارانە پارێزی پارەکە ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ TBI ئەمانەیەک لا بکات و نازانام یەکلای کردوتانە ئەبێ اتیفاقی ئیمزا بکەن یەکلای بکەنەوە و ئەبێ وەزارەت بۆ وەزارەت ئەم ناوانە بدەن ئەبێ TBI لەگەڵ وەزارەتی پەروەردە هەموو ناوەکانی وەزارەتی پەروەردە وەربگرێ نەک ئەمڕۆ 500 ناوی تەندروستی بۆ چێ بەیانی 1000 ناوی پەروەردەی بۆ چێ دوو بەیانی 300 ناوی زەراعی بۆ وەزارەت بۆ وەزارەتە بێ بکرێ بڵ ئەبێ وەزارەت بۆ وەزارەت داتەکانی بدە چونکە ئەمە زۆری وەزارەتێک هەرێکەی لە بانکێک بێ شتیوان نیە نانە ئەمە زۆری پێچێ مەبدەئیەن لە ڕووی مەبدەئیوە قرار بدەن حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی ڕێککەون هەردوو وەزارەتی مالیە بڵێنەوە ڕێککەوتین تەوتینەکەین بەم شێوازە کێشەمان نیە ئەگەر بزانین مانگی تەخیرە بێ دوو مانگ عملیەکە تەخیرە بێ ئەڵێنەوە ڕێککەوتن لەسەر کات وەستاوە بەڵام تا ئێستا لە ڕاستی ڕوون نییە ڕوونی عملیەکە چۆنە بێ بەزە و کێشە بۆ موچەی مانگی 5 دروست دەبێ ئەگەر مادەم بە پێی برارەکەیدا دگە دەستپێنەکە بە بانکیکردنەکە فشاری زۆر هەیە لەسەر تەیف سامی و سوودانی ئەوانە خۆی لە ڕاستیە بەڕێز وەزیری دارایی تەیف سامی باشە جگەلەوەی بە تەبع ینی ئینسانێکی عیناد و زۆر ینی مسڕە لەسەر قەراراتی خۆی محکەمەی ئیتیحادیش ئەم دوانە سوورن لەسەر ئەوەی نەسی محکەمەی ئیتیحادی وە خۆی جێبەجێ بکرێت تەوتیل لە ڕێگەی بانکە ئیتیحادیەکانەوە بکرێ بەڵام بەڕێز سوودانی لەبەرەوەی کەسێکی سیاسیە و تەمسیلی ئەتلافی ئیداری دەولەتەکە کە پارتی تایە ئەندامەیەکێتی تیا ئەندامە حزبەکان و ڕەنگە چاوێکی لە مستەقبەلی سیاسی خۆی بێ ساڵی داهاتوو انتیخاباتە کابینەی داهاتوو ئەم نەرمترەوەی کێشەکان چارەسەر بکە بەڵام تەیف سامی و دادگای ئیتیحادی سوور لەسەرەوەی کە تەوتیل لە ڕێگەی بانکە فدراڵیەکانەوە بکرێ ئەگەر ئێمە وەکو وتم لە ڕووی مەبدەئیوە بزانی کە هەردوو وەزارەتی مالیە ڕێککەوتن تەوتیل بەم شێوەیە کرێ کێشەیەک نابێ مانگی دوو مانگی تر بە کاش پارە بدێنن عێراق بەڵام ڕێک بکەون کە عملیەکە بڕوە تا ئێستا بەم شێوازە عملیەکە زۆر خاوە و ڕوونیش نییە چۆن ڕێککەوتن لە ڕاستیە بەس وەکو هەژماری من دیارە چارنووسی چیوەسەدێ نابێت لە کۆتە هەر بخرێتە سەر بانکی حکمی پێچوانی بڕیاری دادگەش نییە تەسەوڕەکەم هەژماری من ئەو 300 چەند هەزارێکە کراوە ئەوە ڕۆیشت ئەوە بمێنی بەس خۆ دەبێ هەر تەمویلەکەیان لە بانکی حکومیەوە بێ ئەبێ لە بانکی لە بەغدا وەریگرن بڵێ ئەوە نیە پارەکە بێتە هەرێم و دوای ئەواندا بەشیکە خۆی ئەسڵی جەوهری کێشەکە ئەمەیە ئایا ئەوان پارەکە ڕاستەخۆدەنە هەرێم وەک ئەمە ئێستا بە نەقدەی دەینێرن بە کاش یاخود نەخێل تەمویلی بانکەکە ئەکەن کە بانکی ئیتیحادی بوو بەڵێ تەمویلی بانکەکەکە بەڵام ئەمەی هەژماری من تەسەوڕەکەم ببینی ئەم 300 چەند هەزار کەسە باش بەس لەسەر داهاتی ناوخۆشکە یەکی لە مەرجەکانی تر بوو ڕێککەوتن دەکرێت بەڕێز باسیوت گەشتا و 5 میلیارێک بڵین پێش لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو خرای سەر نزیکەی 100 میلیارە بەڵێ وەزارەتی دارایی خۆی داینابوو 85 میلیار ئەوە عێراق بامە ڕازی دەوێت پێ دوایە ئەمە جارە لە ڕووی مەبدەئی و تەکنیکی و دیارە ڕێککەوتن کراوە ڕقم حسابی کراوە هەرێمی کوردستان شتێ پارەی خستوون سەر ڕقم حسابیە کەمە زۆرە عێراق ڕازی بێ ڕازی نابێ ئەمە گفتوگۆی داهاتوو توان حەلیکەن بەڵام لە ڕووی تەکنیکی و عملیەکە دیارە کەوتۆتە سەر ڕێچکەی خۆی ئەمان کاک حەکیم کاتی خۆی کە حکوومەتی هەرێم وەزارەتی مالیە گفتوگۆی لەگەڵ عێراقا کردووە ڕەنگە بەرچاویان ڕوون نەبوو بێت دووربین نەبوو بێتن کە ڕۆژێک دێ قەرارێکی وادیە کە بێ هەموو داهات تەسلیمی عێراقن و عێراق معاشەدا ڕقەمیان لێدا و تویان ئەمە 320 میلیۆن 330 میلیۆن داهاتمانەیە مانگانە ملیار 320 میلیارد داهاتمانەیە مانگانە ئەمانە عێراق لای خۆی تەزیلی کردووە سەمان بە عێراق لە نەخێرمە کەمترمانێ عێراق چڵەن ئێوە خۆتان
هو نووسراوتانە وە قسەتانە محزەری کۆبنەوەتانەوەتانە و نەمانەیە باش ئەی تۆ ناکرێ 320 میلیارد وتی بێ سەڵێ وڵا 100 میلیارمەیە ئەمە بەس لەسەر هەژماری من ڕخنە شەبوو لە یەکێتی بڵین ئەویش خۆی شەریکە بۆچی ئەو دەسەڵاتەکانی بۆ نەوەکو سنووری پارێزگای سلێمانی بەکارنیانی خۆی ڕاستەوخۆ مامەڵە بکە چارەسەرێک نی لەوڕۆوە خۆی کاک حەکیمە قسەیە زۆر ڕوبەڕووی ئێمە کرێتەوە پرسیارێکی محرجیشە بەڵام چەند پرسیارەکە محرجە و نەمەوقفی ئێمەش لە حکومەتە محرجە ئێمە ئایا بەشدارین لەم حکومەتە خۆتان نەزانن خەڵکە زانیت تێبینیمان زۆر لەسەر ئەم شێوازە لە حکومەتە هەبووە بۆ چەند مانگێکی شکا قوبان و تیمی یەکێتی بایکۆتی کۆبنەوەکانیان کرد ئێمە دوو ڕێگەمان لە بەردەسایە لەگەڵ حکومەتەکە تێکی بین بەڵام ئەمە قبوڵی ناکەین و ینی حکومەتەکە بکەین بە دوو کەرتەوە بێنە دەرەوە لە کۆبنە ئەنجومەنی وەزیران لەسەر ژماری من ئەمە بکەین خەڵک ڕازیکەین یاخود نەخێر بۆ ئەوەی لەبەر مراعاتی وەزعی عامی کوردستان چونکە هیچ کاتێ بەقەد ئێستا هەرێمی کوردستان وەزعی حساس و موقعی زەعیف نەبووە ئێمە بچین ئەمە بکەین ئەو نەیترە وەزعەکە خراپە بێ ئەو نەیترە موقع و مووقفی کورد لە بەغا لاوازە بێ لە دەرودراوسێ لاوازە بێ لەبەرەوە گەرمە بکەین ئەمە نەتیجەکەیەتی ناشیکەین ڕوبەڕووی ڕخنەی خەڵکە بینەوە بەڵام ئەبێت تەحمولی بکەین نییە بڵێن فشار لە موچە خۆی بکەن بۆی بە زۆر لە هەژماری نایەک من تەسەوڕ ناکەم لە کێچ فشاری کرد وەکو بەڕێوەبەری فەرمانگەکان ئەی بەڕێوەبەری فەرمانگە بۆ نمونە من بەڕێوەبەری فەرمانگایەکم وەزیرەکەم پارتیە هەموو ڕۆژە تەعمیمم بۆ نێرێ کتابم بۆ نێرێ ڕێنماییم بۆ نێرێ تەلەفۆنم بۆ کاڵێ بۆ هەژمانی من چی بکەم یانی من وانە بەڵام ئێمە لە پاڵ ئەوەی لە پاڵم دوو حراجیە ئایا لەگەڵ حکوومەتە لەسەر ئەم مەسەلەی تێکی بین خەڵ ڕازیکەین یاخۆت وەزعەکە بهێڵینەوە و نێڵین وەزعی کوردستانەوە زیاتر خراپ بێ ئێمە لەگەڵەوەش ئەوڵە کارمان بەردەوام بکەم کێشەی چارەسەرکەین لە ڕێی فراکسیۆنەکەمان لە بەغداد لە ڕێی جموجوڵی حزبی سیاسی خۆمانەوە کە وەفمان هاتوۆتە بەغدا لە ڕێی علاقاتی خۆمانەوە تیمی وزاریمان لە بەغا وەزیرەکانمان هەوڵمان داوام کێشەیە چارەسەرکەین یانی لە بین حکومەتی هەرێم و حکومەتی اتحادی ئەم کێشەیە چارەسەرکەی سەرنجام ئێستا وردە ئاسۆی چارەسەرکردنی کێشێش دەرکەوتووە باشە وەکو هەنادەکردنەوەی نەوت ئەمڕۆ مسرور بارزانیش قسەی لەسەر کرد بێ هەفتەی داهاتوو کۆبنەوەی سێ قۆڵی وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە شتەکان و کۆمپانیەکان بکرێت جارێش تا ئێستاش ڕوون نییە بڵێن کە هێنارە دەکرێتەوە خۆی لە ڕاستیە مەسەلەی هەناردەی نەوت کۆمەڵە کێشەی زۆر گەورەی هەیە من لە بەڕێ سوودانی خۆی گوێم لێ بوو بە ئاماژەش وتی مەسلەی نەوت بە تایبەتی گرێبەستەکان کرێ کۆمپانی نەوتەکان وتی ئێمە و هەرێم لە ئەرزەوە بۆ ئاسمان فەرقمانێ لە ئەرزەوە بۆ ئاسمان گرێبەستەکانمان فەرقی هەیە ئەجا تو ئەمە بە خەبەرچاوی خۆت ئەم جیاوازیە لە ئەرزەوە بۆ ئاسمانە چ کاتێکی زۆرەوێ بۆی چارەسەر بکرێ لە ڕاستی کاتێکی زۆریەوێ ئێستا بەشێکی زۆری بربەستەکان نەماوە پەیوەندی بە تورکیاوە هەبوو پەیوەندی بە ئەوەی کە ماوەتەوە کرێ کۆمپانیەکانە گرێ بەستەکانە باز لێک دوورن وایە چکە لە یەک دۆلار دەکرێت لە بودجەدا ئەوان 24 دۆلار ئەڵەم لە زاری بەڕێ سوودانی و گوێم لێ بوو بە ئیشارەت وتی لە ئەرز تا ئاسمان جیاوازیمانێ ئەم لە ئەرز بۆ ئاسمان جیاوازیە بزانت چە زۆرە مەسافەکە ئەبێت چۆن عیلاج بکرێ کاک حەکیمم پێم وایە حکومەتی عێراق پێویستی بۆ نێنەوتی هەرێم بنێرێتە دەرەوە یان نێرێتە دەرەوە خۆناغەدا پێویستی پێێت چونکە خۆی نەوتێکی زۆرە نێرێتە دەرەوە عێراق عێراق کاتێ پێویستی بۆیە خۆی نەقسی نەوتی هەبێ نەتوانێ ئەم نەوتە بنێرێتە دەرەوە بەرمیلەکەی کەمتر بێ ژمارەی بەرمیلی کەمتر بێ ڕۆژانە هەناردەیکە عێراق ئەمەی بە زیاتەوە هەیە و بۆی نییە لەم ژمارە زیاتر بنێرێ بۆ نمونەگەر خۆی ڕۆژی ملیۆنێک بنێرێ کە ئۆپیک بۆی دیاری کردووە بە پێ ڕێککەوتنەکە یخۆ ناتوانێت بە 400,000 بەرمیلەکەی هەرێمەوە کە اتفاقی لەسەرکراوە بیکە بە 1,400,000 ئەو کاتە چیە توانێ بکە دووشتە توانێ بکە خۆی 600 بنێرێ لەگەڵ 400 هەرێم بیکا بە ملیۆنێ بەرمیل نەخێر خۆی ملیۆنەکە بنێرێ 400ەکەی هەرێم بۆ ناوخۆ بەکاربێنێتەوە بۆ مەسروفاتی ناوخۆ بۆ گاز و بۆ بەنزین و بۆ پێویستیەکان ئیدیارەمەشی نەویستوە مە بیستای بەکاری هێناوە تا ئێستا بەکاری نەهێناوەتەوە نایەوێت بە کوردەکەی نایانەوێت چونکە ڕەنگە عاملی سیاسی شەبێ لە پشتەمە نایانەوێت نەوتی هەرێم بچێ بۆی هەرێم ئەم کارتی لەدەستان نەبێت سەبارەت بە خشتەکانی بودجە پێشبینی دەکرێت بەم زوانە پەسەند بکرێت
یاخودەوەی تێدا بەشێرێن باشە لە بودجە وەکێ سات بۆ پەرلەمان ئەمڕۆ لیژنەی دارایی لێبوونەوە لە پێداچوونەوە و دراسەکردنەکەی لە جەدوەلەکە خۆ لە ڕاستی دوو جیاوازی هەیە ئەمە هەمواری زۆر جارەڵی هەمواری بودجەمە هەمواری بودجە نیە ئەمە خشتەکانی بودجەیە ئێمە بۆ یەکەم جار لە عێراق قانونی بودجەمان قانونی بودجەی گشتی عێراقمان بۆ 3 ساڵ ئەقرار کردووە پەسەند کردووە بۆ ئەمە کرا بۆ ئیستقرارێکی اقتصادی لە عێراق هەبێ و کابینەکەی بەڕێز سوودانی 3 ساڵ ئەم کێشە نەبێ هەموو ساڵ لە پەرلەمان ئەم کێشە دروست نەبێ بەڵام ئەمە ناکاتەوە کە قانونی موازنە بۆ 3 ساڵە ئیتر لەو ڕۆژەی کە چۆ بواری جێبەجێکردنەوە نایەتەوە پەل نەخێر هەموو ساڵێ ئەبێ جەداولەکان بێتەوە پەرلەمان جەداولەکان چییە خشتەکان تەخمیناتە خەبڵاندنە ئەڵێ بۆ ساڵی 2024 مەی 2024 کە 6 مانگی چووە ئەڵێ بۆ ساڵی 2024 پێشبینیەکەم خەرجیم ئەو نەبێ پێشبینیەکەم داهاتم ئەو نەبێ وەکو پێشبینی داتە پەرلەمان وەکو بەرنامەیەکی خۆی ینی هەر ئیسانێک بەسەرسە من لە ماڵی خۆم مەڵم معاشەکەم بۆ مانگە ئەو نەیە مەسروفاتیشم ڕەنگە ئەو نەبێ ڕەنگە زیادم هەبێ ڕەنگە کورتێنانم هەبێ بەڵام عێراق بە پێی خشتەکە بودجەی 2024 10 تریلیۆن لە 2023 زیاترە بەڵام عەجزی زیاترە بودجەی 2024 210 تریلیۆنە تقریباً 80 تریلیۆن عەجزی هەیە کورتێنانی هەیە ئەم کورتێنانە بۆی عێراق زۆر پێداگرە کە داهاتی نانەوتی هەرێم وەربگرێتەوە قەرزی لای کۆمپانیەکان و ئەوانە وەربگرێتەوە بۆی ئەو عەجزە پڕ کاتەوە بەزۆکو پشکی هەرێم باشەوە پێشبینیش دەکرێت پەسەند بکرێت و وەرزی یاسادانە کە دووشت بۆ هەرێم زۆر مهمە دووشت زۆر مهمە لە هەرێم معاشی هەرێم لە خەرجی فعلی دەرهێنراوە خراوەتە سەر خەرجی گشتی ینی لەگەڵ معاشی عێراقا دانراوە ئەنی بۆی بە سادەی کەمەوە بۆ خەڵک یعنی نەوتراوە ئەو 9 تریلیۆنمان پێویستە بۆ معاشی عێراق 15 محافزەکە هی هەرێمیش ئەو نەیە جای کاتەوە بۆی دوایی ئەگەر شتێ بووین هەرێم تەگەری تیا دروست بێ هی هەرێمیش جاکراوەوە لەگەڵ عێراقا یعنی ئەو مەترسیەکە ناهێڵێ خەرجی فعلی ئەمە ناهێڵێ بەڵێ وەکو ڕێژەکەش بەڵێ لە هەندێکە 12.67 یا 13 لە هەندێکە نەخێر کەمتر لە 100 پەسەند دەکرێت لەو ماوەیە دوو کێشەمانەیە کێشە یەکەم ئێمە نۆی 5 ئەوایە پەرلەمان بچێتە پشووی وەرزی یاسادانانەوە لەبەر سێ هۆکا درێژ کرایەوە قانونی کۆمیسیۆن تعدیل کرا هەڵبژاردننی سەرۆک جەدوەلی موازنە هەڵبژاردننی سەرۆک نەکرا بوو بە کێشە و نەکرا ئینی درێژ کرایەوە هی مفەوەزیە بۆ انتخاباتی کوردستان سەربەرشتیکە ماوەتەوە ئەمە تا نۆی 6 نەتوانین پەسەندیکەی نەکەوێتە دوای عوتڵی جێژن یعنی دەی حوت چونکە نۆی حوت پشومان کۆتایی پێدێ ئێستا دوو کێشەیەوە کێشەی ئەو کاتەمانەیە کێشەیەکی ترمانێ کۆبنەوەی ئاسایشی بۆ بکەن بۆ پەسەند ئەتوانی بەس بۆ بودجەتوانی لە دوای ناتوانێت پشۆکەی درێژ وەرزەکە درێژ کاتەوە دووجا درێژی کاتەوە بەس بۆی نەتوانێت بۆ موازنە کێشەیەکمان هەموو ساڵێ ئەنێ پەرلەمانتارمانەشن بۆ حەج هیان هەموو ساڵێ چێت چونکە بۆیە لوێ و بەلاشە ڕۆن هەچە زۆر جا من ڕخنە لەوانە نەگرم بڕم کاکە ساڵە چووی بەسە بێڵە یەکێکتر لە شوێنت بڕوە کێشەیەکی تریشمان ناکۆکیەیە کێشە هەیە بەتابەتی پارێزەکانی تر پارێزگاکانی جنوب بەسرە کێشیانە بوو بەسرە کە بەشی پارێزگاکان لە بودجەی سیستماری زۆر کەم کراوەتەوە ئیتاری تەنسیقی چەند ڕۆژی ڕابردوو پێرێ بوو کۆبوونەکیان کرد حلێکیان بۆ مەدۆزیوەتەوە کە حەلیکەن دەستکارێکی بکەنێ لەم بابەوە بابەوە هەنێ ئینکەن تەنەقولات بکەن لە بابەکانەوە پارەی ئەنێ پارێزەکان زیاد بکەن بەڵام احتیمالی زۆرەوەی کەوێت دوای جێژن باش بە کوردستان خولەکێکمانەوە سەبار بە سەرۆکی پەرلەمانیش کێشە دروست بوو پێناسی جاری هەڵبژاردن بکرێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان دیسان دێتەوە گەڕی یەکەم خۆی لە ڕاستیە دوو جارە بەناحەق کێشە دروستەکەن جاری پێشوو کاندیدەکەی حەلبوسی دەنگی هێنا جەماعەتی دەوڵەتی قانون و جەماعەتی بڵێن سونەکانی نەیاری حەلبوسی ڕکابەری حەلبوسی تێکیاندا ئەم جارە سالم عیساوی لە جەولەی دووەم دەنگی هێنا قرار بوو جەولەی سێم بکرێ ڕوون بوو کە بە جیاوازێکی زۆر محمود بەشەدانی تێپەڕێنەوێ بە سەرۆکی پەرلەمان ئەم جارەش بەعکسەوە جەماعەتی حەلبوسی و
لەگەڵ هەندێکی ترە تێکیاندا سونەکان ناکۆکن ئیتاری تەنسیقی بە ئەعلام مەڵێمانێ کێشە چارەسەرکەین بەڵام وانە یانەوێ درزی شیعەکان زیاتر بێ سونەکان زیاتر بێ ئەمە لای خۆیان بێنێ بۆ مۆزعەوە بێنەوە پەرلەمان ناتوانن تێپەڕێنن حەلبوسی داوای تعدیلکردنی نظامی داخلی پەرلەمانەکە بۆی بتوانێت کاندیدی بێنێ کاندیدی نییە شیعەکان ئەمە ڕەت دەکەن هەڵە ناکرێ هەرێکی ویسی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی بۆ تعدیلکەینەوە لە دەرەوەی پەرلەمان خەڵک بێنێ نا لە ناو پەرلەمانە بێنێتی چونکە کاندیدەکەی سەحبی کرد هەم لە کاندیدی سەحبی کرد هەم لە تەقەدوم سەحبی کرد و محکەمەش ڕەتی کردەوە کە دەرگای خۆپەڵاوتن بکاتەوە بۆ ئێستا بەس لە بینی بەڕێز سالم عیسایی بەڕێز محەممەد مەشەدانی ماوەتەوە کە تۆزی ئەم کێشەیە سارد بێتەوە سونەکان وەساتەیەکی دەرەکی هەبێ ئایا تورکیا ئەبێ ئایا وڵاتانی خەلیجە بێ ڕێکیان بخان ئەم جارە بە ئەتیفاقەوە بێن ناو جەلسەکە باشە سەبارەت بە پارێزگاری کەرکووک دوێنێش کۆبوونەوەیەکی سوودانی هەبوو هیچی نوێ هەیە باسی ڕێکەوتن دەکرێت کە یەکێتی لە دەرەوەی ئەو ڕێکەوتنە بێت ڕێکەوتنێک هێنرابێ یەکێتی لە پارێزگاری کەرکووک دوور بکرێتەوە وەرگرتنەکەی هیچ ڕێکەوتنێک بەبێ یەکێتی لە کەرکووکە ناکریانیەوە ئەگەر بیان توانایان کرد یەکەم لە ڕووی دەنگەوە یەکەتی 6 کورسی هەیە ناتوان بیکەن ئەوان چونکە سونەکان ڕاستە ڕەگە جەماعەتی سیادە خەمیس خنجەر لەگەڵ پارتی و لەگەڵ بەرەی تورکمانی وەکو خەتی نزیک لە تورکیا مەسەلەن بە زەختی تورکیا شتێ بکەن بەڵام لە بەرامبەر محەممەد تیمی موانی تر نەشنە پاڵەوان و یەکێتی کۆتاکە و 6 کورسی هەیە لە ڕووی کورسیوە ناتوانەوەکە بەڵێ لە ڕووی واقعی کەرکووکەوە بەبێ یەکێتی هێزێکە خاوەنی 200,000 دەنگ بێ خاوەنی و جەماوەرە بێ لە کەرکووک بەبێ یەکێتی ناتوان حکومەت تەشکیلکەن بڕونیش عاملی داخلی عێراق یعنی پێت وابێ قازانجی ئێستا لە پێکەتی عەرەبدانی هەڕاکان جمهوری ئەوان لە قازانجیان محافظ هەڵبژێردرا خەمیس خەنجەرەوە دروست بوو سنەش نەبوو ڕاکانە مێنێتەوە خەمیس خەنجەر و پارتی و ئەوانە ڕێکەوتنیان کردهبوو بڵێن وا باس ئەکرێ بەڵام چەند مانگی بۆ پارتی بێ ساڵێک بۆ تورکمان بێ 2 ساڵ بۆ عەرەب بێ ئاخرنا بە چ مەنتقێ مەسەن یەکێتی 6 کورسی هەبێ لە ئاوت بکرێ پارتی 2 کورسیە بێ محافظ ببە ئەمە نابێ حەقە پارتیش خۆی بیر لەمە نەکاتەوە وەکو پرۆژەیە هەبووە تەسەوڕەکەم بەڵام هیوادارم نەگابەوە هیوادارم کورد هەموو ناکۆکانی بخاتە لاوە پارتی ملاحەزەیەکی لەسەر کاندیدی ئێمە هەیە بۆ پارێزگار مەسەلەن وتمان فڵان کەسە حەقی خۆیەتی ملاحەزەیەکی بۆ بڵێ ئەمەمان ناوێ یەکێکی تر یعنی سیلقی پارتی ئەمڕۆژ لێ دوای ئەگەر ئەوە بێ بەڵامێکی بێلایەن یانی ژێتێک بێ کە مەرغوب بێ نا ئێمە بێت تەجروبەی بێلایەنمانێ بێلایەن زەعیفە بێ محافظێکی زەعیف دەرەچێت و بێلایانیش دوای وردە لایداتەوە بەرەو لای پارتی تەجروبەیەمانەیە یعنی تۆ کە زۆری نەت هێ نابێ بۆ بێلایەندانی بەڵام ئایا ئەگەر ئێمە وەکو کورد بە یەک پاکێج بچینە ناو ئەنجومی محافظەوە بڵێنەوە ئێمە کورد یەکێتی 5 هەیە پارتی 2 ئێمە 7 کۆتاکە لەگەڵمان ئێمە 8 وەکو کورد بچین ئەو کاتە پارتی حەقی هەیە بە ئێمە بڵێ بێ من ڕەم هەبێ کێکن بە محافظ نەناو یەکێتیەکی ئەکەن بەڵام یەکێتی بڵێ ئەمە 4 یەکێتی دانم پارتی ڕەت لەسەر کامیانەیە بەڵام پارتی بڵێ من بێلایەنێکی هێنم یانە من فڵان لە ناوێکێتی ئەوێ ئەو وازەحە ئەوە سەر ناگری باش بەکورسە دوو پرسیاری تر سەبارەت بە هەڵبژاردن لە مانگی چەند دیارە دەکرێت کە ئێوە لە پەرلەمانی تەمەنی کۆمیسیۆنتان درێژ کردەوە ئێمە تەمەنی کۆمیسیۆنمان بۆ مەرجە درێژ کردەوە کە سەرپەرشتی هەڵبژاردننی کورسان باش حوتی 2025 تەمەنی ئەم ئەنجومەنە کۆتایی دی ئێمە لە مانگی دە نەتوانین هەڵبژاردن بکەین کەواتە هەڵبژاردن ناکرێ ئەم ساڵ هەڵبژاردن ناکرێ ئەگەر لە مانگی دەنەیکەین بۆ چاوەڕێ دەکرێت مانگی دا چونکە تۆ لە ڕووی تەکنیکیەوە مانگی دە بڵێن 15 دەنگ بکرێ بۆ نمونە ڕەنگە مانگی بخایەنێتانە تیژە و شت قبوڵە کرد ئەی کۆمیسیۆن کاتێ کۆمیسیۆن خۆی لە حوتی یەک تەمەنی بەسەرچی کە تەمەنیشی بەسەر چوو ناتوانین تەمەنی درێژکەینەوە ئەو کاتە بێ ئەنجومەنی کۆمیسیۆنانی تازە تا حزبەکان ڕێکەون لەسەری تا بهێنە پەرلەمان دەنگی لەسەر بین 3-4 مانگی ئەوێ ئەچێ بۆ مانگی چەند حوتی یەک ئەچێ مانگی 3-4 عێراق خۆی مانگی دا انتخاباتی هەیە ئەو کاتە نەکرێ تا مانگی دە نەکرێ تا 15دا ئەو کاتە سەر کێشێ بۆ ساڵی داهاتوو لەگەڵ انتخاباتی عێراق هەوڵێک لە مانگی دە بکریان دوا بخرێ یان لە مانگی نۆ کە کۆمیسیۆن بە کورتی بێ سپاس دەکەم من تەسەوڕەکەم ئەم ساڵ بکرێ بۆ نەکرێ زەرری گەوراکرێت چونکە هیچ بڕوبیانوێک نەما بۆی پارتی نێتەوە پرۆسەکەش زەرەر هەیە زەرەر ئەم نەزیفە سیاسی کە لە هەرێمی کوردستانەیە
کە حکوومەتی کاربڕێکەرەیە کە بۆشایی دەسووریە کە پەرلەمان نییە کە کێشەت قۆڵە بێتەوە کە مووقف و مووقعد زعیف بووە لە بەغداد و لە دەرو دراوسێ و لە ناوچەکە ئەمە درێژە بکێشیان نەزیفێکە ینی چۆن بڵێن بریندارێکە خوێنی لێچێ تا درێژە بکێشێت تەمان وەزعی تر خراپترە بێ بە کورتی لەسەر پارێزگای هەڵەبجەوە بڕێ و لە پەرلەمان پارێزگا بوونەکەی دەنگی لەسەر بدرێکی نوێ هەیە خاک حەکیم یەکشت هەیە هەموو خەڵک بزانی ئێمە هەفتەی ڕابردوو قانونی هەڵۆشانەوەی هەنی قەراری مەجلیسی قادەی سەورە هات کە پەیوەندی بە ناوچە کوردستانیەکانی 140 هەیە و تایبەتی و کێشانەی زەویزار سونە شیعە تورکمان هەمویان بە چەپ و ڕاستیانەوە دژی بوون هەمویان وە کوردیش خۆی یەکگردوو نەبوو بەداخەوە کوردیشە بوو ئەویستێکی بە پەرلەمانتاری کوردە بوو ئەویستێکی بە لە چلایانێک ئەو بۆ تاریخ هەڵەگرین کە تاریخ بمێنێ پەرلەمانتاری کوردە بوو ئەویستێکی بە چونکە مەسلحەتیە بوو ئەرزی هەیە پێی وتراوە ئەم هەر شتێک دێتە پەرلەمان پەیوەندی بە کوردەوە هەبێ شیعە و سونە و تورکمان بەبێ جیاوازی دژین باش مەسلەی قانونی هەڵەبجە سێ جار جرات کرا لە پەیڕەوی لە جەدوەلی ئەعمال دژی بوون بە وعدی ئەوە حەلبوسی وعدی ئەوەی داوتی بەس ئەم جارە لە جەدوەڵی هەڵیگرن من وعدتانە دەبێ لەم فەسڵی تەشریعیە ئەبێ تەسویتی لەسەرکەی ئێوە 6 مانگ مەسەری هاچوو وەرەس حەلبوسی نەما نایەڵن لە شیعەکان هێزە سەرەکیەکانی شیعەکە بەشێکی دۆستی ئێمە و دۆستی نزیکی ئەمەی چەند ساڵان سونیەکان کە دۆستی هێرە نزیکی پارتی دژی بوون لەبەرەوە من تەسەوور ناکەم لە خولەی پەرلەمان قانونی استحداثکردنی محافظەی هەڵەبجە تەسویتی لەسەر بکرێن سوپاس دەکەین کاروان یاروەیس پەرلەمانتاری عێراق سوپاسیانمە دەبوون سوپاس سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ